فيؤمنون أهل سنة وجماعة فيؤمنون بفتنة القبر أي بامتحان القبر لقبر تاقي كردنوه هي سي برسيار دكري لها مكسك وكات دوتري القبر برسيار كاني قبر يان خوشي ناو قبر يا عذابي قبر أمام بس أوانية تنها أو كسانيك كدن يجرين ودخلين ناو قبر وروبرويو سي برسيار دبنو خوشيان نا خوشيان بوهي بەڵکو ئەمە بە سیغەیەکی تەغلیبیە لە بەرەوەی زانایان دەفەرمون تێکڕای ئومەتان و ئەقوامەکانی سەرزەوی کە مردویان دەمرێت دەینێژن بۆیە وتراوە پرسیاری ناوگۆڕ یا خۆشی ناوگۆڕ یا سزای ناوگۆڕ ئەگینا ئەگەر کەسێکیش بمرێ و نەنێژرێ لە دەریایە دەخینکێ و دەمێنێتەوە لە قەبر نانرێ کەسێک دەسووتێ یا تەقینەوە هەلا هەلای ئەکات یا دڕندە لاشەکەی ئەخوات ویان دەتوێنرێتەوە ویان یان تا کۆتایەکەی یان جەستەکەی مۆمیا ئەکرێ و دائەنرێت ئەمانە ئەو پرسیارانەیان ئاڕاستە ئەکرێ وەکو کەسێکەوە دەنێژرێت وە لە خۆشی دائەبن یان لە عەذاب دائەبن وەکو کەسێک کە دەنێژرێت بەڵام وتراوە سێ پرسیارەکەی ناوگۆڕ یا خۆشی ناوگۆڕ یا سزای ناوگۆڕ ئەوە لەبەر ئەوەیە بەشی هەرە زۆری مرۆڤ دەنێژرێت ئەگینا ئەو کەسانیش نانێژرێن هەر هەمان حکمی ئەوانیان هەیە فيؤمنون بفتنة القبر وبعذاب القبر وبنعيمه خوشكاني ناوغور وسزاي ناوغور إما باور من به فأما الفتنة تاقي كردنوكا فإن الناس يفتنون في قبورهم خلقي بمسلمان وكافر ولا قبر كان تاقي كرنوا فيقال للرجل وللمرأة أيضا ببياو أفرد دوتريت من ربك وما دينك ومن نبيك پەروەردگار و پەرستراوی تۆ کێ بووە دینی تۆ چی بووە پێغەمبەری تۆ کێ بووە فيثبت الله الذين آمنوا بالقول الثابت في الحياة الدنيا وفي الآخرة كساني دامزراو خوای گەورە لە دنیا و قیامەتە دامەزراوێنەکە بۆیە ئێمە لە دوای ناشتنی مردوو دەڵێن اللهم اغفر له وثبته خوای لێی خۆش بە و خوای دامەزراوی کە دوای ئەوەی کە مردوو دەنێژرێت حقی مردووەکەی لەسەر ئەو کەسانی کەوا لەگەڵی ڕۆشتون دوعای بۆ بکەن ئەو محاضرەی کەوا دەوترێت کە جاران تەلقین بوو ئەوش لە شەرعدا وارد نییە ئێمەی مامۆسایانی ئەهلی سوننا سەردەمانێک لە پاش ناشتنی مردوو قسەمان بۆ خەڵکەکە دەکرد بۆ ئەوە بوو تەلقینەکە نەمێنێت بۆیە ئیتر کاتی ئەوەیە وردە وردە خەڵک فێری ئەوە ببێت کە بزانێت ئەو نەسیحەت و ئامۆژگاریش نییە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام تەنها یەک جار لە فەرمودەی بەڕای کوڕی عازب داهاتووە فەرمێت مردوویەک لە ئەنسار برد بینێژین سیرمان کرد ئەلحەدەکەی تەواو نەبووە تاوەکو ئەلحەدەکەی تەواو بوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بڕێک نەسیحەت و ئامۆژگاری زیندووەکانی کرد بەڵام لە دوای ئەوەی کە مردوو نێژرا ئەبێ هەمووان دوعا بۆ مردووەکە بکەن وەکو چۆن لە حەدیثی تر هاتووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دوای ئەوەی کە مردوو دەنێژرا لەسەر قەبرەکەی ئەوەستا أي فرموا استغفروا لأخيكم وسألوا الله له التثبيت فإنه الآن يسأل داوای لێ خۆشبوون بۆ براکەتان بکەن وەخوای گەورە دامەزراویکە چونکم ئێستا ئەو پرسیاری لێ ئەکرێت بۆیە ئەو حەقێتی هەموو خەڵک دوعای بۆ بکات نەک قسە بکرێ و خەڵک گوێ بگرێت تا ئەو ساتە وەختانەی کەوا لەوێ دەمێننەوە دوعای بۆ بکرێ بوتری اللهم اغفر له وارحمه دوای ئەوە هەر یەکێ بچێ بەلای کاری خۆیەوە دوای سەرخۆشیکردن لە کەسوکاری مردووەکە بۆیە کەسانێک خوای گەورە دامەزراویان ئەکات لە کاتی وەڵامدانەوەی پرسیارەکانە فيقول المؤمن الله ربي والإسلام ديني ومحمد صلى الله عليه وسلم نبيي خوای گەورە هەموومان موفق کات بۆ ئەم وڵامانە وأما المرتاب أي المنافق دوڕۆکان فيقول ها لا أدري چی نازانم سمعت الناس يقولون شيئا فقلته خەڵک ئەیانوت لا إله إلا الله محمد رسول الله منیش ئەموت سە خەڵکێکەیە وایە بەس تەنها بە زمان ئێڵێ بەڵام بە کردار سەیرەکەی موسڵمان نییە شایەتمانە هێنێ لە جنسەکەیان نووسراوە موسڵمان بەڵام هیچ لەبارەی خواوە نازانێت هیچ لە ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله علیه و ئەخلاقی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نازانێت هیچ لە شریعەتی ئیسلام نازانێت قیبلە لەکوێیە وەکو لە وتارەکانی ڕابردوو ئاماژەمان بۆ بڕێ خەڵک کرد هیچ فڕی بەسەر ئیسلامەوە نییە ئیلا ناوەکەی نەبێت خەڵک ئەیانوت لا إله إلا الله محمد رسول الله منیش ئەموت
بەڵام ئیسلام بەستەنا قسە نییە، ئیسلام کردارە، ئیسلام بیر و باوەڕە وە کردار و ڕەفتارە. ئەو کەسەی کەوا نەزانێت وەڵامی پێ نادرێتەوە. فيضرب بمرزبة من حديد گورزێک لە ئاسنی لێ ئەدرێت فيصيح صيحة قیژەیەک ئەکات يسمعها كل شيء إلا الإنسان والجن. ئەو هاوارەی کەوا دەیکات هەموو شتێک دەیبیسێت إلا ئینسان و جنۆکە نەبێت. ولو سمعها الإنسان لصعقة. ئەگەر ئینسان بیبیسێ ئەبورێتەوە. بۆیە بەشێک لە ڕەحمەتی خوایە ئێمە عەذابی قەبر نابیسین. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فەرمێت لولا أن لا تدافنوا لدعوت الله أن يسمعكم من عذاب القبر مما أسمعني. ئەگەر لەبەر ئەوە نەبێ ئێوە مردووەکانتان نەنێژن داوام ئەکرد دەخوا هەندێک لە عەذابی خوا هەندێک لە عەذابی قەبر ببیسن لەوەی کەوا من بیستومە. خوای گەورە وای کرد من بیبیسم بەڵام ئێوە نایبیسن. پێغەمبەری خوا حەسەم لەبەرەوەی بەتوانا بوو، خوا توانای پێدا بوو خۆی ڕاگرێ، هەندێک جار غەیبی بۆ ئاشکرا ئەکرا. ئەگەر ئێمە عەذابی قەبر و عەذابی مردووەکانمان ببینایە و ببیسایە کەس مردووی خۆی نەئاناشت، نەیەوێرا مردوو بنێژێت. و هەروەها ژیان لە ئینسان تێکەچوو. کاکە مەرج نییە شتێک تۆ نەیبینی نەبێت. جنۆکە لەناو ئێمەیە هەیە. هەموو ئینسانێک جنۆکەیەکی لەگەڵە و فریشتەیەکیشی لەگەڵە کە جنۆکەکە هانیێدا بۆ خراپە فریشتەکە هانیێدا بۆ چاکە. لەگەڵەوەش دوو فریشتەت لەگەڵە، یەکیان لای ڕاستێکیان لای چەپ، نەک سەرشانی ڕاست و شانی چەپ، لای عنی اليمینی و عنی الشمال، لای ڕاست و لای چەپ. دوو فریشتەش لە پێش و پاشەیە وله معقبات من بين يديه ومن خلفه يحفظونه من أمر الله. هەموو مسلمانێک پێنج فریشتەی لەگەڵە، یەک جنۆکەشی لەگەڵە. کەس لە ئێوەی بینێت ئەگەر بیان بینی ژیانت ناچێتە ڕێوە. ئەو جنۆکانی کەوا ڕۆژانە دێنەوە ڕۆن، ئەو فریشتانی کە دێنەوە ڕۆن، تۆ بیان بینی ژیانت بۆ ناچێتە ڕێوە. ئەو هەموو میکرۆبات و جەراثیم و دەرد و پەتا و بەڵایی کە هەیە لە ژیانە تۆ هەمووی ببینی ژیانت ناچێتە ڕێوە. بۆیە بەشێک لە ڕەحمەتی خوایە تۆ بڕێک شت هەیە نایزانیت یان نایبینیت. مردووەکت ئەمرێ ڕۆژێ دوو ڕۆژ سێ ڕۆژ لەبیرتە، هەفتەیە دە ڕۆژ لەبیرتە، ئەگە بە بەردەوامی لەبیرت بمێنێتەوە ژیانت لێ تێکەچێت. بۆیە ڕەحمەتی خوایە بڕێشت لەبیر ئێمە ئەچێت، بڕێ ئێمەش نابیسین، بڕێشت هەیە نایبینین. ئەو هەموو سەڵتەی کە هەیە تۆ بیبینی BBC، ئەو هەموو شتێک کە هەیە تۆ بیبینی ژیانت دێ ئاڵۆزە بێت. بۆیە مەرج نییە شتێک کە تۆ نایبینی یان نەیبیسی بوونی نەبێت. ثم بعد هذه الفتنة إما نعيم وإما عذاب. دوای ئەو تاقیکردنەوە یا خۆشیە یا عەذابە إلى أن تقوم القيامة الكبرى، تاوەکو قیامەتی گەورە دێت، پێشەوە قیامەتی بچووکە. فتعاد الأرواح إلى الأجساد، ڕۆحەکان دەگەڕێنەوە ناو لەشەکان وەکو چۆن پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام باسی کردووە. لەشی ئینسان دەڕزێت إلا فەقەرەی کۆتایی نەبێت، إلا آخر فەقەرە بە بچووکی دەمێنێتەوە لەناو قەبرەکەیە، هەمووی ئەڕزێت. لە نێوان نەفخەی یەکەم و نەفخەی دووەم کە ماوەکەی چلە بارانێک ئەبارێت وەکو مەنی ئینسان وایە، ئەگات بەو ئێسکا کە ماوەتەوە لە قەبرەکەیە لەشی ئینسان کامڵ و دروست ئەبێت و نەفخەی دووهەم ئەکرێ بە سوورە، ڕۆحەکان دەگەڕێنەوە ناو لاشەکان، ئەو کاتە قەبرەکان دەکرێنەوە، خەڵکی دێنە دەرەوە بۆ ساحەی مەحشەر کە ناکرێمە. ئەو وردەکارانە لێرە باسکەین لە دەرسەکانی عەقیدەیە باس کراوە ئەگەر بتانەوێ سوودی لێ ببینن. دوای ئەوەی کە ڕۆحەکان دەگەڕێنەوە ناو لاشەکان وتقوم القيامة التي أخبر الله بها في كتابه وعلى لسان رسوله صلى الله عليه وسلم وأجمع عليها المسلمون. قيامت ديوك چون القرآن فرمود باس كراو مسلمانان لسريك وراويك دنگن. وعروها إمام الطحاوي لكتاب العقيدة الطحاوية أفرميت ونؤمن بعذاب القبر لمن كان له أهلا. يما باور من بس زي قرة هي بوكسك واشا يستبت وسؤال منكر ونكير في قبره عن ربه ودينه ونبيه أو دو فريشتي دين كا سرسيمان نمو غريبة إنسان بي آشنانية يأتيه ملكان أسودان أزرقان شديدا الانتهار فيجلسانه فيسألانه دو فريشتي الرشوشين كزور تند هلا كولن بإنسانا دايانشين وسيبر ساري لكن برسراي توكيه بوا ديني توكي بوا پیغمبري توكيه بوا على ما جاءت به الأخبار عن رسول الله صلى الله عليه وسلم وعن الصحابة رضوان الله عليهم وكو چون لپیغمبري خوا صلى الله عليه وسلم الصحابة كانوا هاتوا
ڕزای خۆی پەروەردگاریان لێبێت. بەڵگە لە قورئان خی گەورە فەرمێ وحاق بآل فرعون سوء العذاب. آل فرعون يعني أتباع فرعون، شوێن کەوتەکانی فرعون خی گەورە خراپترین سزای بەسەر هێنان کە خنکاندنیان بوو لە دەریا. دوای ئەوە النار يعرضون عليها غدوا وعشيا، دوای مردنیان هەموو بەیانیان و ئێوارانێک نمایشەکرێنن سەر ئاگر. نمایشکردنە سەر ئاگر بۆ فێنکردنەوە نییە، بۆ عەذابە. ئینسان کاتێ ئاگری پێشانە درێت و ئاگری دۆزەخ عەذابە بووی، هەڵمو بۆقاوی دۆزەخی بەسەرا دێت و ترساندن و تۆقاندنێکی دەرونیشە بۆ ئەو ئینسانانە. ويوم تقوم الساعة أمي النار يعرضون عليها غدوا وعشيا قبل قيام الساعة، بيش قيامة هستانة يعني لقبركاننا لباش مردنيانا. ويوم تقوم الساعة أدخل آل فرعون أشد العذاب، أتباعي فرعون خلنا سخترين سزاوة، يعني سزاكي بيشتر سختة بلام هي قيامة سخترة. هر کسی عربی بزانێ قورئان بخوێنێ لەمە جوانتی ئەگات، بەڵام ئێستا هەندێک بەناومەلای چەپەڵ هاتوون لە قورئان تێناگەن لەبەر ئەوەی نەخوێنەوارە. إمام ابن كثير رحمه الله دفرميت وهذه الآية أصل كبير في استدلال أهل السنة على عذاب البرزخ في القبور. أما بلغيكي قوريه بو بلغيهنا نوي أهل السنة لسر سلماندني عذاب قبر لبرزخة. وفي قوله النار يعرضون عليها غدوا وعشيا. وفرمودي زوري شاتو لسر عذاب قبر. عائشة فرمت يهودية كافرتك يهودية تجور وبولام باسي عذاب قبر كرا أو أفرت يهودية بمن وتي أعاذك الله من عذاب القبر. وتي عائشة خوا بنات بدا لسزاي غور. عائشة فرمت برسالم كرده بيغمري خوا وصل آية سزاي غور هي، فقال نعم عذاب القبر حق. فرمي بلي عذاب قبر حقا. بوي عائشة فرميت دوائي او بيغمري خوام نبيني عليه الصلاة والسلام هيس نيوجك بكاد إلا تعوذ من عذاب القبر، إلا بناي قرتو بخوال عذاب قبر. وبيغمري خوام خصم فرمي إذا فرغ أحدكم من التشهد الأخير هركس يقل ايه والتحياتي دوهمي كوتاي بيهنا فليتعوذ بالله من أربع. أما فرزة هرها موتان لتحياتي أخيرة لآخر تحياتي نيوجكانا بلي اللهم إني أعوذ بك من عذاب جهنم ومن عذاب القبر ومن فتنة المحيا والممات ومن شر فتنة المسيح الدجال. همون روجك لبينش فرزكا لنيوجا سنتكانا تولي من خوايا بنات بيدقرم لعذاب قبر. نازان أو بنا وملانا أم حديثة أخوانين يعني أخوانين بلا موان باورين بحديثني تو بنا أقري بخوا لشتك بوني هي ناكري تو بنا بخوا بقري لشتك بوني نبت. وهروها لدعاء مردوا وأعذه من عذاب القبر ومن عذاب النار. روجاني ما دعاء بو مردو كان ما نكين لأنه يجي جنازية خواهي بيخر بهشت وبناي بدل السزاي دوزخ ولا سزاي آقر.